ئێمە وەکو کۆمپانیەکانی دەستی کار هاتوون ئەمڕۆ گرتبوونەوەمان کردو ئەمە چەندەمین گرتبوونەوەمانە لەبەر ئەوەی بۆ ماوەی چەند مانگێکە هەموو ئیشێکی کۆمپانیەکان وەستاوە خاصەتەن کۆمپانیای دەستی کار بە بۆنی هیچ شتێ بەڕاستی ناتوانین بڵێن هیچ شتێکمان هەیە لەبەر هەر شتێکیان داوا کرد ئێمە جێبەجێمان کردەوە بەڵام هەموو ڕۆژێک بەهانەمان بۆ دائەنێنەوانێک کە ئەمەش هەمووی بەڕاستی زەرێکە لە کۆمپانیەکان کەوتووە چەند مانگێکە ئێمە بێکار بووین معاشات و هەموو مەصاریفمان خۆمانیەوەمانە بڕیارێک نییە کە ئێمەیان ڕاگرتووە ئێمە بەڕێبەرێکی گشتیمان هەیە هەر ڕۆژە بەهانەیەک بۆ ئێمە دروست ئەکا لێکێک دەربازمان نابێ قوتارمان نابێ ئەکێکەکەمان بۆێنێ لە کاتێکا ئێمە فەرمانی ئەنجومەنی وەزیرانمان پێکە کار بکەین بەڵام هێشتا کۆمپانیەکان وەستاون و بە هیچ شێوەیەکیش نیازی نییە بیکاتەوە زۆربەی زۆریان و هەمووشیان لە ماڵان کار ئەکەن دەنگۆیەک هەیەکەوە کاری ڕێگریەکانتانەوەی و کارگوزارانی دێنە هەرێمی کوردستان کاری بەدڕەوشتی ئەنجام بە هیچ شێوەیە گوانێت چونکە ئێمە لایەنی پەیوەندیداری خۆیان هەیە کە بازرگانی کردنە بە مرۆڤەوە ئەوان بەڕاستی لیژنەکانیان زۆر بە شێوازێکی جوان کارەکەن و بە دوای ئەو ئیشانەوە بە هیچ شێوەیەک ئەوە ڕاستی